بەهار کەریم ئەمین ناسراو بە بەهار حاجی کەریم چرۆستانی لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە. لە هەڵەبجە نیشتەجێیە. ئەندامی ماڵبەندی هەڵەبجێ و بەرپرسی ئەنجومەنی خوشکانی هەڵەبجەی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1992ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. دەرچووی ناوەندیە لە ساڵی 2009 بۆ 2010. 2. دەرچووی پەیمانگەی عەبدولعەزیزە بۆ زانستە شەریعەکان لە ساڵی 1999 بۆ ساڵی 2000. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. ئەندامی ئەنجومەن بەرپرسی بازنە لە ساڵی 2019 بۆ 2020. 2. کارگەری ئەنجومەن ساڵی 2020 بۆ 2022. 3. ئەندامی ماڵبەند و بەرپرسی ئەنجومەن. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تێیاندا کردووە. 1. خولی پێگەیاندنی کادیرانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2022. 2. خولی TOT لە ساڵی 2024. 3. خولی ڕاهێنانی جوتیاری گەنج لە ساڵی 2005. 4. پرۆژەی پێگەیاندنی ئافرەتانی سەرکردە لە ساڵی 2017. 5. ڕاهێنانی سەرکردایەتی بۆ ژنانی حزبە سیاسیەکان لە ساڵی 2024. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. کشت و کاڵ. 2. ژینگە. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین باشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. 1. ئەندامی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان بووە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەر. 1. ڕێگەمەدەن سیاسی ساختەچی و خراپەکار دووبارە بچنەوە پەرلەمان. ئێمە دزیتان لێ ناکەین. 2. ئێمەی ئەهلی قیبلە و پابەند بە بەها و پرەنسیپی ئەخلاقی دەمانەوێت شکۆی مرۆڤ بوون لە پەرلەمان لە دەستی دەسەڵاتی بێبەزەی و خۆپەرست وەرگرینەوە و نەوەکانی ئەم میللەتە بە بەهای نوێژ و ئیسلامەوە بڕیاری داهاتووی گەشی خۆیانی لەسەر بدەن. 3. پەرلەمانێکی شکست خواردووی 32 ساڵەی عەلمانیەت هەڵمە بژێرن کە نەیتوانیوە و ناتوانێت خزمەتی خەڵکی کوردستان بکات. 4. نوێنەرێک هەڵبژێرە حەزبەکەی ئیسلامی و کوردستانی بێت. 5. کۆمەڵی دادگەری لە حکومڕانی تاقی بکەرەوە. 6. نوێنەرێک هەڵبژێرە حەزبەکەی ببەخشێت و لەگەڵ هەژاران بێت.